کورد خاوەنی یادگاری جیاوازە لەگەڵ ئەم تاکسیەی کە لە پشتەوەی منەوە نمایش کراوە. ئەمە تاکسیەکی مۆدێل کۆنا کە لە کۆمپانیای تۆیۆتا کراونە، مۆدێلەکەی 1970ە. ئەگەر هاوکارم لەگەڵم بێتن، ئەمە ئەو تاکسیەیە کە زۆرینەی کورد یادگاری جیاوازی لەگەڵی هەیە، بەهۆی ئەوەی کە لە یەکێک لە سەردەم و قۆناغەکان خزمەتێکی زۆری سەرنشینانی کردووە و لە بەرامبەر ئەمەدا تاکسیەکی مۆدێل نوێی هایبرێد نمایش کراوە کە هەردوو ئەم تاکسیە دەماگەڕێنێتەوە بۆ دوو سەردەمی جیاواز. ئەمە کە دەیبینن ئەمە تاکسیەکی هایبرێدی مۆدێل نوێیە و لە ئێستادا خواستێکی زۆری لەسەرە و بەکارهێنەری زۆری هەیە سەرنشینان. بەڵام ئەمەشی کە دەیبینن ئەمە تاکسیەکی مۆدێل کۆنە. مۆدێلەکەی 1970ە لە پێشانگای نێودەوڵەتی هایتێکس نمایش کراوە لە شاری هەولێر. هەڵبەت من قسەم لەگەڵ کۆمپانیای مستەر تاکسی کرد لەسەر نمایشکردنی ئەم تاکسیە مۆدێل کۆناوان باسییان لەوە کرد ئەمە لە بەیانیەوە سەرنجێکی زۆری گەشتیاران یاخود بڵێم سەردانیکەرانی پێشانگاکەی بۆ خۆی ڕاکێشاوە و کەمەندکێش کردووە. سەردانیکەران کە ئەم تاکسیە مۆدێل کۆنە دەبینن بە تامەزرۆییەوە وێنەی یادگاری لەگەڵ دەچرکێنن و یادگاریە کۆنەکانی خۆیانی بیر دێتەوە.